مەلاکاوەی لە فەخۆش تخوا مەماکە فەرامۆش بم دەرێ لە فەیە خۆش خوا لە من خۆش بە لە تۆش. خۆشەویستی بۆ کار و کەسابەتەکەی وای کردووە ساڵانە بەم شێوازە یادی ئیشەکەی بکاتەوە. ئێرە گەڕەکی سەرکارێزی شاری سلێمانیە وەک لە دیمەنەکانە بینرێت مناڵان دەوری ئەم ئارەبانەیاندا و ئەم لەفە فرۆشە بۆ یادی دەستپێکی ئیشەکەی بڕیاری داوە ئەمڕۆ لەفە بە خۆڕایی پێشکەش بکات. من ئەچمە لای خۆی مەلاکاوە سڵاو لێبێت پێم بڵێ بۆچی و چۆن بەم شێوازە ئەمڕۆ یادی ئیشەکە دەکەیتەوە. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەمڕۆ 95 هەموو ساڵێک الله قبولی فەرمێ لێمان لەم ڕۆژەیە لە کات ژمێر سعات 5 ئێوارە لەم شوێنەیە کە ئێرە سەکارێزە پشت مزگەوتی سێوانی یەکەمە لە تەنیشی ساحەی نەورۆز ساحەی سەکارێزە ئەم لەفاکەین بەخێر خوا قبولیکە لێمان. ئەمڕۆ چەند لەفەت ئامادە کردو بۆ مناڵان؟ الله قبولی فەرمێ 350 بۆ 400 زیاتریش تقریبا. ئەمە یەکەم ساڵتە بەم شێوازە یادیەکەی تو یاخو ساڵانی پێشوش ئەم کارت کردووە؟ هەموو ساڵە کردومانە بەس هیچ ساڵێک نەما بە سۆسیال میدیا بڵایکات بەس ئەم ساڵ لە سۆسیال میدیا ڕکلامیان بۆ کردو وتیان 95 مەلاکاوە ئیکا بەخێر. مەلاکاوە پێم بڵێ بیستومە ئەڵێن بیرم ماوە کە یەکەم لەفەت بە کێ فرۆشتووە ئەمە چۆن ئەڵێن کات و شوێنەکەشی بیرماوە ئەمە چۆن ئەمە لە یاد ماوە؟ وەڵا برازیزەکەم من سپاس بۆ ئەڵڵا زاکیرێکی زۆر باشی ئەمەتێم دەقە و سانی 30 ساڵش پێش ئەستم لەبەرنەک ئەوە یەکەم لە فەفرۆشم بە کوڕک ناوی گۆران بوو لە فرکی نالی بووم هەتا تەنانەت ئەژدام چیە خوات ساعاشتی بەیانی زۆر باشە. بیستومە ئەڵێن کە کاتێکە مناڵان دیێن لەفەت لێ یەکڕن بە شعر و بە ئاوازەوە لەفەکەیان پێشکەشەکە. بەڵێ بە قسەی خۆش و بە شعر و شانامە و پاشان بە فەنەوە. وەڵایی قسەی خۆشم زۆرە بۆ نمونە ئەگە کەسە تاخیر کەم خۆم لە گۆشەم بڵێ قسەی دڵی ئەوەکەم بەڵێم مەلاکاوەی لەفە خۆش تخوا مەماکە فەرامۆش بم دەرێ لە فەیە خۆش خوا لە من خۆش بە لە تۆش. پێم بڵێ چی باواناڵی کە ماوەی چەندێکە ساڵە 95 2009 ڕۆژی سێشەممە سعادەشی بەانی یەکەم لە فەفرۆشم لە فرکەی نالی. لێرە ئەبینم بە ساڵی شەمسی و کوردی و قەمەری و ئەمانەمە بۆچی بەم ئەم تاریخانە بەم شێوازە ئیشم کردووە لەو بەروارانە ئیشم کردەوە پاشان بەروارەکان دیسان لە خوار نووسیمەتەوان بۆ نمونە ئەمە ئەڵێ 1447 هیجری قەمەری واتە مسلمانان باشە 29 2726 کوردیە. پێم بڵێ چی باواناڵی کە لەفەیان لای تۆ خواردووە ماوەی 7 ساڵە؟ وەڵایی دەستخۆشیم بۆیان هەیە و ڕێز و سڵاو و دوعای خێرم بۆیان هەیە ئەوانە بە ڕێزن لەفەکەی من دیارە ئەلحەمدولیلا شانی ئەوەیە کە بڵێن بەردەوامی لەسەر کڕینی و چی وای کردو تۆ ماوەی 7 ساڵ بەردەوام بی لەسەر هەمان پیشە؟ وەڵای من زۆر مرتاحم بەوەی کە خواردن ئێم بە خەڵچون خواردن پێغەمبەرجان صلی الله علیه وسلم سەحابە پرسیاری لێ کرد چ شتێ زۆر خێر و جوان و چاکە فێرم کە ئەی پێغەمبەری خوا پێغەمبەرجان فەرمی تطعم الطعام وتقرأ السلام فەرمی خواردن بە خەڵکی و سەلام کە لە خەڵکی. دەست خۆش زۆر سپاس. بەڵێ وەک لە دیمەنەکانە بینرێت مناڵان دەوری ئارەبانەکەیاندا و بە دڵخۆشیەوە چاوەڕێن کە لە فەیەکیان پێشکەش بکات. دیارە ئەم کاسبکارە ماوەی 7 ساڵە لە هەمان ڕۆژە لە 95 هەموو ساڵێک بەم شێوازە لەفە پێشکەش بە مناڵان نەکات و هەمیشە وتویانە ماڵیش بە بەخشین کەم ناکات.